ئەم بڕیاری دادگای فیدرالی عێراق ئەگەر سیاسی نەبێت بڕیارێکی حەکیمانەیە بۆ بەڕاستی ئێمە هاوڵاتی باجی ئەم بڕیارە ئەدەین لەسەر کوردستان. ئابووری سەربەخۆی کوردستان لە 2014ەوە هیچ سوودمەندیەکی بە هاوڵاتی نەبووە. چ جای لە عێراق بێت، چ جای هەرێمی کوردستان بێ، ئەگەر سەرتاپە هەموو بڕیارەکان وەکو یەک بێ هاوڵاتی قازانجی لێ دەکەن لەم بڕیار. دارم ئەو بڕیارێکەوە عێراق دەری کردووە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە، حکوومەتی هەرێمی کوردستانیش قابل بێ بەو بڕیارەوە. چی تر خەڵکی کوردستان بەڕاستی توانای ئەو ناڕەحەتیە نەماوە کەوا ڕۆژێک نەوتگرانە بێ، ڕۆژێ بەنزین نییە، ڕۆژێک گاز نییە، ڕۆژێ غاز گرانە، هەر ڕۆژێک قەیرانێکی بۆ دروست دەکرێت. ڕۆژێ قەیرانی موچەیە، ڕۆژێ قەیرانی غازە، ڕۆژێ قەیرانی نەوتە. نەوتێکێکە لە گرنگترین سامانەکان زایەکانی سەرڕووی زەوی و بایەخێکی زۆر گرنگی هەیە. بەڵام ئەم نەوتە کاتێک بایەخەکەی زۆر بەهێزە کە لە دەستێکی ئەمین دابێەوە بەڕێکخراوێکی باش و تەنزیمێکی باش ببرێ بەڕێوە. بەڵام بەداخەوە ئەوەی کە نەوت لە عێراقا هەبووە بە شێوەیەکی باش میلەتەکەی بە عامی سفادەی کەمی لێ کردووە. لەبەرچی لەبەر پێشووتر لە دەستی نظامە کۆنەپەرستەکان و نظامە تونوتیژەکان بۆ کاروباری سەربازی بەکارێتەوە. لە هەرێمیش لە 2014ەوە لە لامان بووە زیاتر وڵاتانی دراوسی سفادەی زیاتریان لێ کردووە بە پارەیەکی زۆر کەم فرۆشراوە، عەقدێکی خەیاڵی، عەقدێکی ژێربەژێر و ناڕوون کراوە. بۆیە بەم بڕیارەی مەحکەمەی ئیتیحادی پێمان وایە بڕێبن بە ڕێی خۆم پێم وایە بڕیارێکی باش بێ و بگرێتەوە بۆ حکوومەتی ئیتیحادی. ئێمە لە 2023 شۆ باز بکەین تاکو ئیمڕۆ ئیسفادەی بەرمیلە نەوتمان لێ نەکردە. یعنی من وەکو خاوەن پێنج مناڵم 3 ساڵە 1 لتر نەوتم وەرنەگردووە و عەرزەکەی خۆمان لە حاجە عەواد بیرێکی نەوتی هاتیە لەوانەیە ڕۆژی 200 تەنکەر بەرمیل نەوتیشی لێ بووان. هەتا ئێساگە بەرمیلێ نەوتمان لێ ئیسفادە نەکردووە. ئەگەر بیدەنە حکوومەتی عێراقی زەخت بکات لە حکوومەتی یاریمی کوردستان بیبا یان نەیبا ملت هیچ ئیسفادەیەکی لێ ناکات، بیبات و نەیبات هەروەگە وایە کە نەمان بێت. ئەگەر وەریگرونە لە هەرێم وابزان هاوڵاتی فەقیر سوتمە نەبێت، ئەوەی کە فەقیر بێت لە حکوومەتی عێراقی سوتمە نەبێت.